ئێرە نیشتیمانی نەورەسەکانە لە بەشێکی زەی بچووک لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. ساڵانە بە درێژایی چەند مانگێک داوکاتەی زۆری ئاو شوێنی مانەوەیان دادەپۆشێ هەر لێرە لە گردی شمشارە کە لە ئێستادا بە ئاوی زەی بچووک دەورە دراوە دەمێننەوە. پاراستنی ئەم جۆرە باڵندەیە کە ژمارەیان هەزاران نەورەسە لە ئەستۆی هێزەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕینە، چونکە هێشتا کەسانێکن دوور لە چاوی هێزامنیەکان ڕێگەنادەن لەم نیشتیمانە بچووکەشدا نەورەسەکان بژین. ئەوڕۆ هاتوین سەردانێکی نیشتیمانی نەورەسەکان بکەین بۆ ئەوەی لە پاراستنی ڕوون ببینەوە کە تاوەکو ئێستا بە هەزاران نەورس دیارە نیشتیمانێکیان بۆ خۆ دیاری دەکەن کە ئەو نیشتیمانە لە هەمان کاتیشدا چەند شوێنێکی کەشیان جێژی کرد بوو کە ئێستا ژێر ئاو کردنەوەش بەهۆی زیادبوونی ئاوەوە دیارە بێجێ ماونەوە تەنانە شوێنێکیان ماوە. ئەویش گردی شمشارەیە کە لە سنووری دەریاچەی دووکان سنووری ئیدارەی ڕاپەڕین سنووری بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین کە ئێستا لە ئێستادا کە لەژێر چاودێری و مراقبەی پۆلیسی دارستانی ژینگەی ڕاپەڕیندا ئێستا حالیان و نەورسانە کۆ دەبنەوە شوێنیشیان بۆ خۆیان جێگیر دەکەن کە شوێنێکی دوور لە مەترسی بێ کە ژیان بە هەم بە ئەو هێلکە و جوچکە و ئەوانە نەگەێنی تاوەکو و پێیان دەگەێنی کە ئەوی شوێنەکە گردی شمشارەیە کە کراوە بە نیشتیمانێکی خۆیان کە نەورسەکان. لە ساڵانی ڕابردوو لەلایەن فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین پێشنیارێک بۆ دەستەی چاکردن و پاراستنی ژینگەی هەرێم کراوە. پوختەی پێشنیارەکەش ئەوە بوو ئەم نیشتیمانە بچووکە بۆ نەورەسەکان بکرێتە ناوچەیەکی سروشتی پارێزرا و تاوەکو دەستی مرۆڤی پێنەگات، بەڵام قەیرانی دارایی دۆخی سەختی ئابووری ئەم پرۆژە گرنگەشی وەستاند. باڵندەی نەورەسەکان کە لە دەڤەری ڕاپەڕین لە زەی بچووک چەند شوێنێکی هەیە کە بە تایبەتی گردی بازموسیان و گردی دووگرتکان و گردی شمشارە کە ئەم شوێنە وەکو نیشتیمانی نەورەسەکان ینی ئێمە ناومان هێنا و هاوڵاتیانیش بەم شێوازە ناوی دێنن پێی دەڵێن نیشتیمانی نەورەسەکان. پاراستنی ئەم باڵندانە نەک لە کوردستان کەوانە باڵندەی کۆچەرین دیارە لە مانگی 5 و 6 و 7وانە لە هەرێمی کوردستان دێن لەم ناوچەیە نیشتیمانێک بخۆیان ئاوادان دەکەنەوە هەم بێچ و هێلکەی تێدادادنێن ڕێژەکان زیاد دەکا لێرە. پاراستنی ئەم باڵندانە لە ئەرکی سەرشانی هەموو گەشتیارێک و هەموو هاوڵاتیەکە دەبێت بە چاوێکی پارێزرای سروشتی خۆشەویستی سروشتەوە سەیری ئەم باڵندانە بکرێ. نەمە نەک لە کوردستان لە هەموو وڵاتان باڵندەی نەورەس باڵندەیەکی پارێزراوە. دیارە ئەمە ساڵانی پێشوو لەگەڵ بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگە یاوەری دەستەی ژینگەمان کرد بەڕێ سەرۆکی دەستەمان کرد بۆی کە ئەم شوێنە بکرێ بە پارێزرای سروشتی ئیشی باشمان لەسەر کە بەڵام بەداخەوە بەهۆی ئەم بارودۆخی حکوومەت کەتی کەوتووە نەمانتوانیوە تا ئێستاوە جێبەجێ بکەین. ئێستا وەرزی گەشەکردنی باڵندەی نەورەسە کە خۆراکی سەرەکیان تەنها لە کەناری سەرچاوەکانی ئاو دەست دەکەوێت. باڵندەی نەورەس بە کۆمەڵ لە شوێنێکەوە بەرەو شوێنێکی تر دەفڕن، لە ساتی هەرجوڵەیەکی نەورەسەکانیشدا دیمەنێکی جوان بە سروشتی ئەم ناوچەیە دەبەخشێت. بۆ ئەم ساڵ گردی شمشارە نیشتیمان و شوێنی مانەوەی نەورەسەکانە کە بەردەوام بەڕێوەبەر و ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین پارێزگاریان لێ دەکەن. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.